سڵاوت لێ بێ بەڕێز وەک کاسبکارێک لە بازاڕی قەزای کەلار لەگەڵ نەهاتنی موچە تا چەند بازار کزە دۆخیەوە چۆنە ئێستا بڕیارە موچە بێت دۆخیەوە باشترەوێ وەڵا باشتر ئەوە باش و نێوە ئەرز ئاسمان خۆی ئەم ئانۆ بێ ڕائەکاو هەلمازارە دایێرا و حرەکاتە گرێ و واز بەگرێ بۆ پارەکەی ئەگە پارەکەنەوە معناوی ژێنی نەخۆش ئێستا بازار ڕێوە چۆنە وەڵا بازاڕی ئەمە قۆڕەتا کێواسێ یەک محکەما پێک ینی معاملە زۆرەکەن ئارە وەڵا معاملە زۆر چی ئێستا کاوە نیست ئەگە بێت معاملە ناکە ئەژە بیکەشە بڕۆ خوا حافظ باش ئێستا جاران تۆ لەوانەیە 4 سنووق تەماتە هاوردووە ئێستا سنووقێکە ڕوا وەڵای دو سنووق ڕوا هەزار هەڵی وە پاڵپاڵان دو سنووق ڕوا لای من لایتر نازانم شوێنی ڕوانانە بەس هەیە کاکە لە شوێن وا هەیە حەز هەرزانەکە ئەمڕای بۆ تێگا ئیدا پێ کیلۆ دوانی و هەزار بڕۆ خوا حافظ لای ئەمە خۆی تیەکەی کاکە سیانی 2000 پێی ناخۆش ئێستا بڕیارە موچە بێت ئەم موچەگەر بێت بازار دەژێتەوە یاخوا خۆن موچە خۆر نیم با ڕەبی بێ فەقیر بکە بەخۆی ئیسراحەت بکە یاخوا ئیسراحەت بکەم خەڵک وەڵای ژیانی ئەم خەڵکەش یا ئەو موچە سێگەی یا ڕەبی خوا بەزەی بە هەموو کەسێک هەبی